پیغمبری خوا صلی الله علیه وسلم لحدیثی که صحیح ترغیب هاتو فرموی اسرق الناس لهمو کسی دزترین کسی دانی که خرابترین دز او کسی که لنیوژکه دزی اکا بلام لنیوژا نک لمالی خلق اما خرابترین جوری دزه وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن نوێژەکەی ئەدزێ دزی لە نوێژەکەی کات فەرمووی لا يتم ركوعها ولا سجودها أو لا يقيم صلبه بين الركوع في الركوع والسجود خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ دزتر خراپترین دز ئەو کەسەیە کە دزی لە نوێژەکەی ئەکا فەرموویان چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەی ڕکوعەکەی پشتەمانەوەکەی و سەجدەکەی بە جوانی نەبات بە ڕێکوپێکی نەیبات ئەوە دزترین کەسە خراپترین دزی کرۆ لە کە دزیکردنە لە نوێژ ئەو کەسەی لە بینی سەجدەکانە پشتی بە تەواوەتی ڕاست نەکاتەوە لە ڕکوعا لە جوڵە نەکەوێ لە سەمیع الله لە جوڵە نەکەوێ بە تەواوەتی پشتی ڕاست نەکاتەوە ئەوە دزترین کەسە کەواتە ئاگادار بە کەسێک لە ئێمە سارە لێ خوڕێ دیاری کراوە بۆت لەم شوێنە دەبێ ئەوەندە بڕۆی ئەگەر زیاتر ڕۆشتی مخالەفت کرد سزا ئەدرێی تۆش پێت وتراوە نوێژەکەت ئاوا بکە ئەگەر بەو شێوەیە نەیکەی بێگومان سزا ئەدرێی خوای گەورە پێویستی بە نوێژ و عیبادەتی ئێمە نییە ئێمە پێویستە نوێژەکان بۆ قیامەتی خۆمان دەکەین بە جوانی بیکەین ئینشاءالله بە شێوەیە بیکەین خوا لێمان قبوڵکە و پێشی خۆش بی لێمان قبوڵکە و بیکاتە هۆکارێک بۆ چوونە بەهەشتی ئێمە نەک بە سەرمانە بیداتەوە کەواتە ئاگاداری خۆت بە ئەو کەسەی کە ڕکوع و سوجود بە تەواوەتی نابەت پەلە دەکات دزترین دزی کردووە خراپترین دزی کردووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم